ئەم ساڵیش هاوشەوی ساڵانی ڕابردوو هاوڵاتیان خۆیان بۆ قوربانی ئامادە کردووە. سەرۆکی ئەنجومەنی باڵای فتوای هەرێم دەڵێت قوربانی زیندووکردنەوەی سونەتی پێغەمبەرمانە، بەڵام ئەمساڵ دەبێت بە وریاییەوە قوربانی بکرێت و مەترسی نەخۆشی تای خوێنبەربوون لە بەرچاو بگیرێت و قوربانیکەران پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن. گەورە لە قورئانی پیرۆزە ئاماژەی بە قوربانیکردن کردووە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە دەیان فەرموودەیە ئاماژەی بە گەورەی قوربانیکردن کردووە. وی خودی قوربانیکردن لەسەر شخصی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجب بووە، فەرز بووە. و قوربانیکردن ڕای جەماوەری زانایان لەسەر ئەوەیە کە لەسەر مسلمانان سنەتێکی مؤکدەیە، سنەتێکی گەورەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تا کۆتا ڕۆژەکانی ژیانی هەموو ساڵێک قوربانی کردووە کە ئەو کەسەی کە ئەیەوێ ئاژەڵێ بکاتە قوربانی با لە شوێنی تایبەتی خۆی لە کوشتارگا یاوەکو لە ماڵی خۆی بە شێوەیەکی تەندروست و جوانسەری ببڕێ لە قەراخی جادەکان یا لە کۆڵانە ناوسکی حیوانەکە فڕێنەدا، چونکە ئەمە هەم لە ڕووی تەندروستیەوە زیان بە خەڵکەکە ئەگەیەنێ، هەم لە ڕووی شارستانی و شتێکی ناشارستانی و خراپە، هەم هۆکارێکیشە بۆ هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی بە تایبەتی ئێستاکە کە لەم قۆناغەیە ئەم نەخۆشی پەتای خوێنبەربوون هەیە. زۆربەی ئەوانەی ناتوانن پابەندی ئەو ڕێکارە زۆرانە بن دەستگای بەخشین دەکەن بە وەکیل بۆ ئەنجامدانی قوربانیەکانیان. بەخشین لە ساڵی 2007 پرۆژەی قوربانی بە کۆمەڵی هەیە و بەڕێکاری تەندروستیەوە سەرپەرشتی پرۆژەکە دەکات. تاکو دەگاتە سەربڕخانەکە کە لە دەروی سەربڕخانەش بڵێن دەگاتە سەربڕخانەکە فەحسی بۆکەن، پشکنینی بۆکەن، لە دوای سەربڕین جارێکی دیکە هەر پشکنینی کۆمەڵێک نەخۆشی بۆکەن کە مشەخۆرەکان لەسەر لەناو گۆشتی ئاژەڵەکاندان. ئەوەش کۆتا فەحسە و بەڕێنمایە تەندروستیەکانی سەربڕخانەکان ئێمە تا ئەو کاتەی وەری دەگرینەوە دوای 24 کاتژمێر لە فێنکەرەوەکانیان ئەمێنێتەوە، ئێمە بە هەموو ڕێکارە تەندروستیەکانە گۆشتەکە دێنینە دەرەوە، تەنانەت ئەو تیمانەی کە خۆمان دوایی گۆشتەکە پشک پشک ئەکرێت و گۆشتەکە ورد ئەکرێ بە هەمان شێوە دەستکێش و دەمامک و ئەمانە بەکارەهێن. مامۆستایانی ئاینی و لیژنەی فتوا داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن، قوربانیەکانیان بە شێوەیەکی تەندروست بکەن تا خۆیان و ئەوانەی لە گۆشتی قوربانی دەخۆن لە هەر نەخۆشیەک بە دوور بن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.